دەکەینەوە دانیشتنی ژمارەدەی ئاسایی وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرمونون بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 و برگەی سەیەم لە مادەی 18 مادەکانی 47 48 52 55 56 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان کوردستان داش عێراق دەستەی سەرۆکاتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێری 11 پێشنەوەڕۆ ڕۆژی شەممە ڕێکەوتی 6 حوتی 2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەمی ئەو پێشنیازە یاساینەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 1970 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازی یاسای مرۆڤسازی لە هەرێمی کوردستان. دوو پێشنیازی یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی زیادەوەڕیە لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان. سێ پێشنیازی یاسای هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرمونون پوختەی کۆنووسی دانیشتنی ژمارە و ناوی ئەمدامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 9 ئاسایی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 36/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەبوو ئامادە نەبووان لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار دەنگدان و پەسەندکردنی درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمان بە 84 دەنگ لە کۆی 106 پەرلەمانتار ئامادە بوو. 5 کۆتایی هاتنی دانیشتەکە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەتی پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 9 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 36 2019. یەک سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. دوو بەڵێن ئیسماعیل حاجی برایم شاندکراو. سێ سەرکۆ ئازاد حوسێن شاندکراو. چوار شێرکۆ جەودەت مستەفە شاندکراو. بەڵێ ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێش ئەوەی دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کاری ئەو ڕۆمان بکەین بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بە ناوی گشت ئەندامانی پەرلەمانی کوردستان ئیدانەی تۆپبارانکردنی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکەین و ئیدانەی کوشتن و بریندارکردنی خەڵکی سڤیل دەکەین و داواکارین لە حکوومەتی عێراقی فیدرال و لە گشت دامەزراوە دەستوریەکانی عێراقی فیدرال کە بە پێی دەستوری کۆماری عێراقی فیدرالی ساڵی 2005 پارێزگاری کردن و پاراستنی ناوچە سنووریەکان لە ئەستۆی ئەواندایە هێوادارن بە ئەرچی خۆیان هەڵبستن لە پارێزگاریکردنی ناوچە سنووریەکان و لە پاراستنی خەڵکی سڤیل هەروەها لە قەرەبووکردنەوەی ئەو زەرور و زیانانەی کە بەر خەڵکی سڤیل کەوتووە لەو ناوچانە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار دەکەین. داوا لە لیژنەی یاسایی دەکەین کە بفەرمونون بۆ سەرمەنەسا بە مەبەستی خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسایانەی کە لە بەرنامەی کاردان.
یاسایی برای سەرۆکە پەرلەمانی وەکو لژنە یاسایی پەرلەمانی کوردستانê daxwazê dikin ku pêşniyaza yasayekê pêşniyaza yasa mirovsazî li Herêmî Kurdistan da ji Iraq bo mawayekî bête ragirtin ji ber ku ev pêşniyaza yasayî madeyekê xwendinê di menhecê perwerdê da zêde diket ser astê her du wezaretên perwerdê û wezareta xwendina bilind yên hikûmeta Herêma Kurdistanê zêdekirina madeyekê perwerdeyî pêtivî kongre û pêtivî bi kongreyekê şilay her du wezaretên nafatî ve û nabît ev bê her du wezaretên mehnî bête kirin wisa diyar e jî ku ev babete ji babetên gelekên giring e û destkariyet menhecê tehlîmî da li Herêma Kurdistanê lewman her du wezaret jî eger teşkîl bit kabînanîya hikûmeta Herêmê û her du wezaret jî pê agehdar bin dê babet bi serkeftiya netir pirê veçet ji berindê wekû lijna yasayî daxwast dikeyin bo mawayekî ev pêşniyaza yasayî bête ragirtin. Zor spas. ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەرۆکی لیژنەی یاسایی داوا دەکات پرۆژە یاسای مرۆڤسازی لە هەرێمی کوردستانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێت و لە جەلساتی داهاتوو خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ لەبەر ئەوەی یەکەم لە ڕووی شکلەوە ئەسباب موجیبە لە ناو یاساکەدا نییە پێویستە هەموو پرۆژە یاسایەک و پێشنیازی یاسایەک لە چەند مادەیەک و لە هۆیەکانی دەرچواندن پێک هاتبێ و لە ڕووی مەوزوعیشەوە داوا دەکاتن کە زیادکردنی منهج پێویستی بە کۆنگرە بەستن هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا و لە وەزارەتی تربیە بۆیە دەبێت پەرلەمان چاوەڕێ بکاتن تا ئەو دوو وەزارەتە لە کابینەی نوێم پێک دێت و ڕای ئەوان وەربگیرێتن لەسەر بابەتەکە. بەڵێ دکتۆر شێرکۆ فەرموو. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕووی ئەسبابی موجیبەوە تێدایە یاساکە لە کۆتایی ئەسبابی موجیبەی تایە لە ڕووی مەوزوعیشەوە بەڵێ پێویستی بە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەیە بە حکومەوەی کە ئێمە خۆمان یعنی وەکو فراکسیۆنی یەکگرتوو چەند پەرلەمانتاری تری بەڕێز ئەو یاسایەمان ئامادە کردووە تەقدیمان کردووە و ئەمە ناوەڕۆکی پرۆسەی پەروەردەیە یعنی هیچ ناچێتە ناو منهەجەوە بۆیە ئێمە لەگەڵ ئەوایین کە لەگەڵ تەشکیلی حکومەتە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بێگومان ئەبێ پێکەوە لەگەڵ لیژنەمانیەکانی پەرلەمانە ئەم یاسایە تاوتێ بکەن و بکوڵێ و ببێتە ئیتیفاقی پەرلەمان و حکوومەت لەسەری بەڵام بۆ خوێندنەوەی یەکەم ئەمانە هیچی نابێتە مانع بۆ خوێندنەوەی یەکەم چونکە یعنی هیچ جدیدێک لە ئارایە نییە باس لە بیناکردنەوەی ئینسانە جارێکی تر کە داڕماوە و 100 ساڵ زیاتر لێ ئەدرێ کەرامەتی عزەتی شخصیەتی بۆیە خوێندنەوەی یەکەم هیچ ینی گرفتێک دروست ناکە بەڵام بە تەکید ئەبێ لەگەڵ وەزارەتی معنی و جهتی معنی و ینی حکوومەتە ئەمە بکرێ ناکرێ پەرلەمان بەجیابیکە خوێندنەوەی یەکەم بکرێ ئەمڕۆ دوای ئەوە حکوومەت کە تەشکیل بوو لیژانی پەیوەندیداری پەرلەمان و پرۆسە ئەتیادەکە خۆی چۆنە بە پێی پێڕەوی ناوخۆ جێبەجێ بکرێت و ئەو کاتە بۆ خوێندنەوەی دووهەم و مناقەشەکردنی حکوومەتیش ئەبێ ئامادە بێ و لایەنی پەیوەندیداریش هەمووی قسەی خۆی لەسەر بکە کابێ مانع نییە ئەمڕۆ لە دیدی ئێمەوە بۆ خوێندنەوەی یەکەم مادام لە ڕووی شکلێەوە ئەسبابی موجیبەیتیە لە ڕووی مۆزوعیشەوە تەنها خوێندنەوەی یەکەمە و هەموو لایەک ئیقراری ئەوەکەین کە ئەبێ بەبێ حکوومەت ناکرێت چونکەمە شوێنی تەنفیزکردنەکەی حکوومەتە ئەکرێ بۆ قرائی دووهەم هەڵبگیریانش مەشروط بێ خوێندنەوەی یەکەم کە قرائی دووهەم دوای تەشکیلی حکوومەت بەڵێ بەڕێز دکتۆر شێرکۆ زۆر سپاس بەڵام ئەوە ئاخر لە پەڕی پرۆژە یاساکەیە ئەسبابی موجیبە بە مادەی 8 نووسراوە واتە هۆیەکانی دەرچواندن لە ناو پرۆژە یاساکە لە ڕووی شکلەوە دیار نییە ئەوە لەلایەکی تریشەوە گەربێت و خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ ئێمە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەنها حەقی 21 ڕۆژ دەدا بە لیژنەکان کە بتوانن راپۆرتی دووەم بۆ گفتوگۆ بنووسرێتن بۆیە ئێمەش پێمان باشە کە ئەو پرۆژە یاسایە خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێ بۆ ئەوەی
پێشێلی مادەکانی تری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان نەکرێتن. ئێمە پێشنیارەکەی لیژنەی یاسایی دەخینە دەنگدان و بە دەنگدان خوێندنەوەی یەکەمی بۆ ڕادەگرین بۆ ئەو پرۆژەیە. چەند کەس لەگەڵا کە پرۆژەی یاسای مرۆڤسازی لە هەرێمی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێت لە ئێستادا، بەڵکو چاوەڕێ بکرێت تا کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک دەهێنرێت تکایە دەست بەرزکاتەوە. نەکرێت، بەڵێ خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێت. لیژنەی یاساییش 52 ئەندام لەگەڵ ئەوەیە کە خوێندنەوەی یەکەمی بۆ نەکرێ، ئەوەی کە لەگەڵ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت کایە دەست بەرزکاتەوە. سی و پێنج ئەندام لەگەڵا کە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێتن، ئیدەن بە زۆرینەی دەنجی ئەندامانی پەرلەمان خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای ناوبراو ناکرێت. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو پرۆژە یاسای دووەم بخوێننەوە. بەڕێز سەرۆکا پەرلەمانی، پێشنیازی یاسای دووەم پێشنیازی یاسایی بە خاوەنکردنی ئەو زەویانەی زێدەڕۆیان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستانداش عێراق کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسایە لە 12 مادە پێک هاتووە لەگەل هۆیەکانی دەرچواندن. ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانن: ئومێد عەبدوڕەحمان حەسەن 1 ئومێد عەبدوڕەحمان حەسەن 2 صباح محمود محەممەد 3 خدیجة عمر طه 4 نجات شعبان 5 حسيبة سعيد إبراهيم 6 جيا حميد شريف 7 إحسان محمد سليم 8 هيفيدار أحمد سليمان 9 جوليزار رشيد حاجي 10 كلارا عوديشو يعقوب 11 ياسين خضر طه 12 فريد يعقوب إيليا 13 بهجت علي إبراهيم 14 قوران عمر علي 15 شایان کاکە صالح 16 سارة دلشاد بكر 17 روبينا اويلمك عزيز 18 جنان جبار بويا 19 عثمان علي اسماعيل 20 محي الدين حسن يوسف 21 فيصل عباس عولة 22 شنو أشقي عبد الله 23 رجان محمد كريم 24 عباس فتاح صالح 25 عثمان كريم 26 رواز فايق 27 لقمان وردي 28 هجان حسن كويستاني 29 كاروان جزني سي هيرش حسن محمد 31 بيجرت طالباني 32 ظاهر محمد علي حسن 33 رزقار
عیسی سوار 34 بجار خالد عبدالله داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئارەستەی لژنە پەیوەندیدارەکان بکرێت و زۆر سپاس. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی داواتان لێ دەکەین کە ئەو جارە بۆ خوێندنەوەی یەکەمی هەر پرۆژە یاسایەک ناوی سیانی ئەندامی پەرلەمان بنووسرێتن اینجا لە قەبەکە لە دوای ناوی سیانی بنووسرێت. ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و ئاوەدانکردنەوە و بەرهێنان و گشت ئەندامانی پەرلەمان دەکەین. فەرموو پرۆژەی سێم بخوێننەوە. پێشنیازە سێ دەشلایە جگیری سەرۆکی لژنە یاسایی vegak عباسێتە خواندن. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی هەمواری یاسایەک لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانەوە پێشکەش کراوە بە ناوی هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزەکانی هەرێمی کوردستانی عێراق کە پێکاتوە لە 5 مادە و هۆیەکانی دەرچواننی کە ئەم ئەندامە بەڕێزانە واژۆیان کردووە. بژار خالد عبدوڵڵا، جەلال محەممەد ئەمین، بەختیار شکری سلێمان، هێویدار ئەحمەد سلێمان، بەهجەت عەلی ئیبراهیم، عەبدولسەلام عەبدوڵڵا حەسەن، خەدیجە عومەر تەها، نەبات شەعبان، سەروان هەرچی محەممەد عەلی، نەجات شەعبان ببورن، سەروان محەممەد عەلی هەرچی، محسین حوسێن مستەفا دۆسچی، گوڵستان باقی سلێمان، لەیلا عەبدولجەبار چیا حەمید شەریف، ڕۆبینە ئۆمیلەک عەزیز، باڵام بۆ محەممەد عەلی، ڕۆژان محەممەد کەریم، سەلمە فاتح تۆفیق، عوسمان کەریم سوارە، هێرش حەسەن حەمەد، شایان کاکە ساڵح. داوا لە بەڕێز دەکەین کە ئاراستەی لیژنەی تایبەتمەند بکەن بۆ ئامادەکردنی بۆ راپۆر لەسەری. زۆر سپاس. ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان و گشت ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەکەین. لیژنەی یاسایی و هەروەها لیژنەی ناوخۆ و لیژنەی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان داواتان لێ دەکەین بە پێی بڕگەی سێم لە مادەی سی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە هەر ئەمڕۆ کۆبوونەوەی خۆتان لەسەر پرۆژە یاسای سێم بکەن و راپۆرتان بەرز بکەنەوە بۆ ئەوەی بتوانین هەر ئەمڕۆ بیخەینە ناو سندوقی ئەندامانی بەڕێزی پەرلەمان و گشت ئەندامانی بەڕێزی پەرلەمانیش ئاگادار دەکەینەوە کە بەیانی سعات 11 پێش نیوەڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەکەین بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژە یاسایی کە ئەمڕۆ راپۆرتەکەی بۆ ئامادە دەکرێتن. مەبەستیشمان ئەوەیە کە ئەو 15 ڕۆژەی درێژمان کردوتەوە لە خولی وەرزی گرێدانی یەکەم ئیسیفادەی لێ بکەین لە ڕووی یاسایی و بتوانین چەند پرۆژە یاسایەک بکەین بە یاسا. بەم جۆرە دانیشتنەکەمان هەڵدەگرین. زۆر سپاس بەڕێزان.